گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگە لە هەر شوێنە گوێبیستێمەند سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنی ئازاد وەک هەوڵێک بۆ شاردنەوەی ڕاستیەکان لە ڕای گشتی نێوخۆیی و نێودەوڵەتی. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری نووسەر و ڕۆژنامەنووس هەردی دولبەرمان کردووە. هەواڵجا بەخێر بێت. سپاس بۆم دەرفەت. زۆر سپاس. سەرتاگەر مانەوەیەک پێناسەیەک یاخود ناساندنێک بۆ میدیا و ڕاگەیاندنی ئازاد بین ئەتوانین چۆن بین. دووبارە سپاس بۆم دەرفەتە. ئەڵبەتە کار زۆر بە کورتی قسە لەسەر میدیای ئازاد بکەین. بەچی دەوتێت میدیای ئازاد؟ لە ڕاستیدا میدیای ئازاد هەڵگری ئەو خەسڵەت و تایبەتمەندیانەیە کە پێویستیەکانی ئەو کۆمەڵگەیە ئەو نەتەوەیە فراهم دەکات و دەیگرێتە خۆی و دەبێتە دەنگ و ڕەنگی کۆمەڵگەکەی و هێش و ئازاری کۆمەڵگەکەی دەژێنێ بەیان دەکا و دەبێتە ئاوێنێک بۆ بینینی حەقیقەتی ئەو نەتەوەی خۆی بە هەموو ڕاهەندەکانی هەم کولتوری هەم مێژووی هەم باوەڕی هەم ئیتنیکی. میدیای ئازاد لە ڕاستیدا ئەو میدیایە کە گوزارش لە حەقیقەتی ڕۆحیەتی نەتەوەکەی دەکات. خۆ ئەگەر میدیایەک گوزارش لە ڕۆحیەتی ڕاستەقینەی نەتەوەکەی کۆمەڵگەکەی مێژوو پێویستیەکانی نەتەوەکەی نەکا بە پاشگیری ئازاد و چی بەخۆیدا هەڵواسی بێت، لە ڕاستیدا نابێتە خاوەن گوتارێکی ئازاد، نابێتە خاوەن خەسڵەت و تایبەتمەندیەکی ڕاگەیاندنی ئازاد. ئەگەر بپرسم لە باشووری کوردستان ئەم جۆرە میدیایەمان هەیە یاخود ئەگەر هەمانە تا چ ڕادێک توانیوتی ئەرکی پیشەی یاخود ئەو ڕاستی کە بۆ ڕێسان باسا کرد پێوەستە بینێتەوە توانێت بگەێنین. بەڵێ هەڵبەتە لەوانەیە زۆر جار باس لەوە کرێکە ئێمە میدیای ئازادمان نییە یان ڕاگەاندنی ئازادمان نییە لە باشووری کوردستانە. منەوە ڕۆژە بەو جوارە نبینم لە ڕاستیدا. دەخوازم زۆر سریع باس لەوە بکەم کە میدیای ئازادمانێ، بەڵام ئەو میدیا ئازادە لە بەرامبەریدا لەشکرێک لە میدیای ساختەیە، لەشکرێک لە میدیای هەتا دەتوانین بڵێ سیخڕ و بەکرێگرتەی سیستەمی دەوڵەت نەتەوەکانی ناوچەکە لە بەرامبەر ئەم هێڵەیە هەیە کە پێی دەوترێت ڕاگەاندنی ئازاد. ئەوەی کە کێشەی دروست کردووە بۆ ئەوەی کە میدیای ئازاد وەکو ئەو پێویستیە ئانی کە دەنگ و ڕەنگی بکاتە کۆمەڵگە، لە ڕاستیدا ئەو زەخت و فشارەیە کە هەم لە ناو خۆدا بە دەرەجە یەک لە بەرامبەر ئەو هێڵە ئازادی خوازە تێکۆشەرەدا دروست کراوە. دووەمینان ئەو کێشە و ئاریشە و بەربەستانەیە کە لە ڕێگەی هەژمۆنی مۆدێرنیتی سەرمایەداریەوە لە بەرامبەر گەیاندنی ئامانج و استراتیژی میدیای ئازاد نایڕێت، هەم بە دنیای دەرەوە بکات وەک پێویستم بە ناوخۆش بکات. پێویستە ئەم دوو هێڵە وەکو خۆی بناسین و وەکو خۆی بەیانیان بکەین و وەکو خۆی لە ڕاستیدا پێناسیان بکەین و ئەرک و ڕۆڵی هەردووکیشان لەم ڕۆدا و لە ڕابردوودا چۆن بووە ینی بیناسین. بۆ ئەوەی دیاردەیەک بناسی پێویستی بە لێکۆڵینەوەی پێویستی بە گوتاری ئیتۆلۆژی هەیە لە ڕاستیدا. خۆ ئەگەر میدیای ئازاد بۆ قەبارەیش کە هەیە خاوەن گوتارێکی ئیتۆلۆژی سیاسی ئەخلاقی نەبێت، لە ڕاستیدا لەبەرە ئەستەمە لە بەرامبەر ئەو هەموو هێرش و ناوزەڕاندن ئەو هەموو چاواشکاریانەیە کە لەم ڕۆدا لە ڕێگەی ئەمڕازەکانی مۆدێرنیتی سەرمایەداریەوە کە لێشاوێک وە کوتمان لە میدیای ساختە و سەبەلاح خراوەتەگەر ناتوانێت هەم لەسەر پێ بمێنێ هەم ناتوانێت ئامانج و استراتیژی خۆی بەیان کات. بەڵێ بێگومان لەسەر میدیای ئازاد دەمێنینەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو باست کە ئەرشی میدیا کە بەوێت میدیایشی ئازاد بێ، ڕاگەیاندنێکی ئازاد بێ، پەیوەست بوونێتی بە حەقیقەت و ئەو مێژووە نەتەوەیی کە لە هەر کۆمەڵگەیەکە هەیە. بەڵام دەبینین لەسەر ئاستی گیان بە سوورە گشتەکەی بەردەوام ئەو جۆرە میدیایانە کە بە میدیای ئازاد ناسراون بە ئامانجەگیرە. ئەمێ بپرسم بە شێوەیەکی گشتی
بۆچی میدیا ئامانجگیری لەو چوارچێوێشدا میدیای ئازاد لە کاتێکدا ئێمە دەزانین بەپێی هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان بەپێی هەموو ئەو پەیماننامە و ئەو ئەحدە نێودەوڵەتیانی هەیە لە بینی وڵاتان بە تایبەت ڕۆژنامەنووس و میدیا پارێزبەندیان هەیە، ینی لە هیچ حاڵەتێکە لە هەر لایەن و لە هەر پێگاتێک نابێ بە ئامانج بگیرێن، بەڵام لە چوارچێوەی ئەوەیە لەسەر ئاسیجیان بە ئامانج گیرێن میدیای ئازاد. ئەمە بۆ باز لەوەکەین و پاشان بە ئامانجگرتنی لە باشووری کوردستان دوجار بەردەوامی دەنی بە بەرنامەکمان بکات. بەڵێ ئەڵبەتە میدیای ئازاد ئەوەی کە لە بەرامبەری وەستاوە، ئەوەی کە دەخوازێ لە ئێرادەی بە لە زمان و پێنووس و کامێرە و لە دەنگ و ڕەنگی بەدات لە ڕاستیدا وەکوتم زێنێتی پاوانخوازیە، زێنێتی سیستەمی دەوڵەت نەتەوە و سیستەمی مۆدرنیتی سەرمایەداریە و ئەوەشی کە جارێکی دیکە لە کەوانەیەکدا کار باس بکەین بە ناوی ئازادی ڕۆژنامەکەری، ئازادی پیشەیی و کرانەوەی دیموکراسی و پێکەوە ژیانەوەی لاخیری هەموو چەمکە زەبەلاحانەکە بۆ خۆی سیستەمی دەسەڵاتداری فۆرم و ڕنگ و شێوەی پێداون لە ڕاستیدا لەو چوارچێوەیە دەبێت دەرباز نەبێکە ئەو ژیانە ساختەی کە دروستی کردو بۆ مرۆڤایەتی دەبێت لەو ژیانە ساختەی دەرباز نەبێت. خۆ ئەگەر هەر کات سنوورەکانی ئەو ژیانە ساختەی دەرباز کرد ئیدی لە بەرامبەر بچووکترین تەحەدی و بچووکترین هێرش و پەلامار تا بە سڕینەوە و پاکتاوکردن و لە ناوبردنی ینی ڕێکارەکان دەگیرێنە بەرەوە دەبینین لەم ڕۆژدا. نمونەیەکی زۆر سادە کە لەم ڕۆدا مۆدرنیتی سەرمایەداری کە ئەمریکا پێشنگایەتی دەکات دەبینین فەیلسوفێکی گەورەی وەکو نۆام چۆمسکی نزیک بە 8 ساڵ بۆ 9 ساڵ دەچێت لەلایەن کۆی میدیا و ڕاگەیاندنی ئەمریکا و بلۆکراوە بۆ چکە بە ئاوازی ئەوان ناخوێنێت، چکە بە شان و باڵی ئەو سیستەمە لەرزۆکە و سیستەمە نائەخلاقی کە بە ناوی ئازادی و بە ناوی کرانەوە بە ناوی پێشکەوتن و بە ناوی گلۆبالیزیشنەوە لە بەرامبەر نەک کۆمەڵگەی مرۆڤایەتی هاتە لە بەرامبەر پێگاتی کردوونە خۆی بەڕێخستن کردووە سەنگەری کردووە و دەبینین لەم ڕۆدا لەم سەری دنیا بۆ سەری دنیا چۆن هێرش دەکرێتە سەر هەر جوانیەک، چۆن هێرش دەکرێتە سەر هەر دەنگێکی ناڕازی کە لە بەرامبەر ئەو ژیانە ساختەی کە بۆی دروست کراوە و دەبینین دووبارە لە ناویشدا کۆمەڵگەی کوردیان تێکۆشەران و خەباتکارانی ڕاگەاندنی میدیای ئازادی کوردی لە دنیادا پێشنگایەتی جارێکی دیکە مبارەزەیە دەکەن لە ڕاستیدا سەرکێشی ئەم باڕودۆخە دەکەن. بۆیە دەبینین زۆرترین هێرش و زەخت و فشار و تیرۆرکردنەکانی جارێکی دیکە بۆ سەر ڕاگەیاندنی میدیای ئازادی کوردیە و دەبینیان تۆ لە سۆشیال میدیاوە بیکرێت تا دەکاتە سادەترین دەواازەیەک بۆ ئەوەی کە ئەو کۆمەڵگەیە دەنگی ڕاستەقینەی خۆی بگەێنێتە هەم ناوخۆ هەم دەرەوە دەبینین دەرگاکانی هەمووی لەسەر داخراوە هەن تۆ لە چەناڵی یوتیوبەوە بیکرا بۆ تۆڕە مەجازیەکان لە ڕاستیانی ئەوانە تۆڕی کۆمەڵایەتی نین، ینی زۆر شت وەکوتم زۆر چەمکدا تاشانراوە لەلایەن سیستەمەوە داتاشانراوە، بەڵام پێویستە مرۆڤ ینی بای ئەوە وشیاری و وعی هەبێت کە نەکەوێتە ناو تەڵانەوە لەنە لە دنیای مەجازیە کە دروستیان کردەوە. ینی تۆ چەند گزارش لە حەقیقەتی ئەو کۆمەڵگەی کوردیە دەکەیت ئەو زەخت و فشارەکانی ئەو تۆ ئاوت دەکە بلۆکێ دەکە ینی ڕیپلی دەکە وی لە ئاخری بۆیە پێویستە بە وشیاریەوە مامەڵە لەگەڵم بارودۆخەیە بکرێت لە ڕاستیدا و ڕووی ڕاستەقینەی میدیای چەواشەش ئەنی زۆر بەوازەحی دەرکەوتووە لە ڕاستیە. بەڵام کێشەکە چیە لێرەدا من دەخوازم باس لەوە کەمەکەر کەمێک لە سیاقی بابەتەکەشەکە دەربچم ینی بە پێویستی دەست بدەبینم ئەوەی کە کێشەی دروست کردووە بۆ ڕۆحیەتی شۆڕژگەری ڕۆحیەتی بەرخۆدان ومانەوە و ئازادی ئەو کۆمەڵگەیە لە سیاقی ڕاگەاندنی ئازاد لەگەڵ هێڵی تێکۆشانی نەتەوەییدا
لە ڕاستیا کرفتێک لە شوێنێکدا هەیە پێویستە دەست لەسەر و برینەتان ئەویش ئەوەیە میدیای ئازاد وەک پێویست خۆی بەڕێخستن نەکردووە لە بەرامبەردا وەکوتمان لێشا و یان لەشکرێکی کەوری سەبەلاحی میدیای بێمۆڕاڵ هەیە میدیای چەواشە هەیە لە پاڵ ئەماندا بەداخەوە تاقمێک کەمینە لە سێخۆڕ و بەکرێگرتە خۆیان بەڕێخستن کردووە لە دژی کۆمەڵگەکەیان لە دژی حقیقەتی ئەو کۆمەڵگەیە کە تەنها ئەو کۆمەڵگەی دەخوازێ بە ناسنامە و هەبوونی سروشتی خۆی ژیان کات ئەوان خۆیان بەڕێخستن کردووە سێری دەتوانن چ زەخت و فشارێک دروستکەن بۆ ئەو کۆمەڵگەیە بۆ ئەو حقیقەتی کە هەیە بۆیە لە بەرامبەردا پێویستە هەم ئەوەی کە بانگەوازیەکی بۆ جۆرە دەکا کە من نوێنەرایەتی ڕاگەاندنی ئازاد دەکە یان من ڕۆژنامەنووس نووسەر ڕۆشنبیری ڕێگەی ئازادی و حقیقەتم پێویستە بینە پاڵی یەکتر بۆی ئەو ئینێرژیە بەڕێخستن ببێت کە ئینێرژی کۆمەڵگە بەڕێخستن بوو ئیدی ئەوی دیکە تۆ چەند بەڕێخستن دەبێت ئەوی دیکە وەندە بچووک دەبێت وەندە لاواز دەبێت وەندە پەر دەبێت وەندە پەرتەوازە دەبێت تا بە ڕۆڵێەوەی کە کاریگەریەکانی ئەگەر بژمێنێت شتێکی ئەوتۆ نەبێت یعنی نەتوانێت دەست تێوەردانێکی زۆر گەورە بکات هەنێ بە ئەم کەم بابەتە گرنگە بەڕاست بەڵێکاتە تۆ پێدوانی ئەم جۆرە ڕووداوانی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویاندا بەرپرسیارەتیشی گەورە خەنە سەر شانی ئەو میدیایانەی کە خۆیان وەک میدیایشی ئازاد ناو دەبن بێگومان لە ماوەی ڕابردوودا و ئێستاش یعنی بە بەردەوامی ئەم میدیایانە لەژێر هەم چاودێری و هەم هێرشی داگیرکەراندا بووە بەداخۆیمە لە 23 ئابی ڕابردوو دوو هاوکار و هەواڵمان هەریەک لە هێرۆڤاردین و هەواڵ گوڵستان هەردوو ڕۆژنامەنووس شەهید بوون پێ دوایە یەکەم تا چەند گرنگە میدیاکان حەز بۆ بەرپرسیارەتیە بکەن کە لەسەر شانیانەکە بەو جۆرە بۆ نمونە داگیرکرد و ئەخوێنێتەوە و ئەبێتەوە بە ئەرک و مەهامی خۆداستی و لەلایەکی دیکەشەوە ئەم دووژنە ڕۆژنامەنووسە شەهید کران مزاین ئەمان جگە لە کامێراکانی دەستیان هیچ چەکیشیان پێ نەبووە پێدوانی ئەمە هەردوو خاڵەکە ئەمە گەڕێنێتەوە سەرەوەی کە پێویستە میدیای ئازاد و ڕاگەیاندنەوانەی کە ئەیانەوێت یاخود خۆیان یەکلا کردوتەوە لەسەر ئەو چوارچێ و ڕێبازای فۆرم میدیای ئازاد بەردەوامی بەژیان بن ئەبێت لە گرنگی مامی خۆیان بزانن و هۆکاری بە ئامانجگرتنی میدیا و ڕۆژنامەنووسانی ئازاد بۆچی ئەگەڕنی تۆ لایەن داگیرکەرەوە یاخود ترسی خوێندنەوەی داگیرکرد بۆ میدیایشی ئازاد دەتوانین چۆن پێناسە هەڵبەتە بۆ خۆی کاری ڕاگەیاندنیان هەر جۆرە کارێک لە کۆمەڵگەدا کە هەموو کار و تێکۆشانێک بۆ ئاواکردنی کۆمەڵگەیەکی ئەخلاقی و سیاسی پیرۆزی و قەتاسەتی خۆیە لە ناویشیدا تێکۆشان لە بواری ڕاگەیاندندا پێویستی بە مرۆڤێکی زۆر دیسپلین مرۆڤێکی زۆر بە ئەخلاق زۆر وعی و زۆر ڕۆشنبیرێ بۆ خۆی پرسی ڕاگەاندن پرسێکی ئەخلاقیە ئەخلاق هەستکردنە بە بەرپرسیارەتی واتە من و تۆیەکی بەڕێز ڕاگەیاندنکار لە ڕاستیدا لە نووسینی پیتێکەوە تا بە پیشاندانی دیکۆمنتاریەکی پێنج خولێکی تا بە سەعاتی دەبێ هەموو ئەو سوورە و نووسین و دەنگەی کە لە ئێمەوە دەردەچێت و خیتابی کۆمەڵگە دەکات لە ڕاستیدا دەبێت زۆر بە وشاریەوە بێت چکە کۆمەڵگە پێویستی بە یەکێتیەکی ڕۆحی هەیە یەکێتێکی ئەخلاقی هەیە یەکێتێکی سیاسی هەیە یەکێتێکی نەتەوەیی هەیە خۆ ئەگەر من و تویەکی ڕۆژنامەنووس وعیمان بە مێژووی خۆمان وعیمان بە ڕەهەندە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی خۆمان نەبێت چۆن دەتوانین ئەو بەرپرسیارەتی لە خۆمانە ئاوا بکەین و دروستکەین ئەمە پێویستیەکی سەرەتایی ئەوەیە کە تۆ لە بۆ ناسینەوەی کارکتەرێک لە یان سازیەکی ڕاگەیاندنی پێویستە خەڵگەری ئەم خەسڵەتانە بێت و لە ناویشیدا پێویستە هەم ئەو
دەستگایانەی ڕاگەیاندن و هەمووکو شخصیش وەکو کارکتەری ئازادی ڕاگەیاندنکاریان ڕۆشنبیر لە ڕاستیدا دەبێت مەراقێکی ئەوێت. مەراق ئەگەر هەر کارێک هەر تێکۆشانێک عشق و مەراقێکی لەگەڵدا نەبوو ئیدێوە نابێتە کار، نابێتە تێکۆشان، نابێتە مایەی بەهێزکردنی ڕۆحی نەتەوەی لە بەرامبەردا دەبێتە بەڵا، دەبێتە دەرد وەکو دەبینین ئێستا و لە شاوێک وەکوتمان لە ڕۆشنبیری بە ناو ساختە لە ڕاگەاندنی چەواشەکار دەبینین بوونێتە چ بەڵایەک بۆ ئەو کۆمەڵگەیە و هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان لە مێژوودا تا بە ئەمڕۆ ئەو ڕاستیمان بۆ دەردەخات کە ڕۆڵ و پێداگیریەکانی و کاریگەریە ئەرێنیەکانی چوارچێوەی کاری ڕاگەیاندنی ڕۆژنامەنووسی لە ڕاستیە زۆر بەکاریگەرە وەخۆ ئەگەر ئیشوکاری ڕاگەیاندنی تێکۆشانی ڕاگەیاندنی کاریگەری زۆر باشی لەسەر ڕۆح و سەهن و ئەخلاقی کۆمەڵگە نەبێت ناگیرێتە ئامانج ئەمە دەبینین و لێرە بەر لەوەی کە بێمە سەر شەیدکردنی ڕێ هەواڵ گوڵی و هەواڵ هێرۆ ڕۆحیان شاد بێت دەخوازم سەرنجی بەڕێستان و بینەران بۆ بیسەران بۆ پرسێک ڕابکێشم یعنی لەم ڕۆدا بە ناو ڕۆشنبیر بە ناو ڕاگەیاندنکار بە ناو خەڵکانێک کە ئیدعای دڵسۆزی و خەمخۆری و کۆمەڵگەیان دەکەن زۆر بە سادەی زۆر بە ڕوانینێکی زۆر سەتحیانەی سەرپی باس لەوە دەکەن کە دنیای کتێب باوی نەماوە تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و ڕادیۆ و کۆڤار و چەریتە و هەموو ئەمانە باوی نەماوە و شۆڕشی چەکداری باوی نەماوە و پرسی ڕۆحیەتی نەتەوەیی و پێوانە ئەخلاقیەکان و هەستکردن بە ئێش و ئازاری کۆمەڵگە و ئەزیزان و چواردەور و مرۆڤایەتی و باوی نەماوە زۆر کات باز لەوە شەکەن نە پرۆسەی دیموکراسی نەهەڵبژاردن و ئیلی ئاخیر چالاکی باوی نەماوە باش لە خۆمان بپرسین ئەگەر قەرار بێت هەموو ئەم کەرەستە مادی و معنەویانە بۆ ئاواکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەرپێخستنی نەتەوەیەکی دیموکرات و بەزات لە شوناسی نەتەوەیەکی وەکو ئێمەی کووردا ئەمانە کاریگەریان نەبێت باشە خێرە یان پێویستیەک نەبن خێرە بیبیسیدا ناخرێت خێرە ئەو دەوڵەتە زەبەلاحانە دەستبەرداری ڕاگەاندن نابن پرسیارێکی زۆر سادەیە بەڵام هەڵگری وەڵامێکی زۆر زۆر هەم ڕاستگۆیانەیە هەم زۆر قۆڵ و واقعیانەشە لە ڕاستیدا بۆ ئەوە پێویستە ئێمە وەکوتم ڕووی کوتارمان وەرچەرخێنین لەوەی کە بۆ خۆی شەیدکردنی شەید کوڵستان لەگەڵ شەید هێرۆ لە ڕاستیدا بۆ چاندنی ناومێتیە بۆ بێدەنگکردنی میدیایە بۆ بێدەنگکردنی هەموو ئەو دەنگە ناڕەزایانەیە کە لە ڕێگەی شاشە و ئامرازەکانی گواستنەوەی سازیەکانی ڕۆژنامەی ئەیان ڕۆژنامەگەری ئازادەوە دەرخواردی کۆمەڵگە و مرۆڤایەتی دەدرێت لە بەرامبەرەوەدا ئێمە پێویستمان بەوەیە کە لەسەر ڕۆح و ڕێوە ڕێبازی ئەو شەیدانە هەم جەسوورتر بین هەم بەردەوام بین هەم لە بەرامبەریشە زۆر بە عشقی زێدەترەوە کار و خەبات و تێکۆشانی خۆمان فراوانتر بکەین و حقیقەتێکی کۆمەڵگەی کوردی هەیە کە تا ئێستا بەداخەوە لەلایەن سیستەمی مۆدەرنیتی سەرمایه‌داریەوە وەکو نەبوویەک تەعاملی لەگەڵدا دەکرێت و بۆ ئەوەی ئەم هەبوو ئەم بوونە بێتە بوون پێویستی بە زانابوونە ئەم زانابوونە پانتایەکی زۆری لە ڕێگەی ئامڕازەکانی ڕاگەاندنەوە دەستەبەر دەبێت و پێویستە ڕاگەاندنی ئازاد پایی ئەوەندە ئاگایی وشیاری هەبێت کە وەکو سازیەک دەخوازێ چ جۆرێک لە کۆمەڵگە دروستکە چ جۆرێک لە مرۆڤ دروستکە چ جۆرێک لە نۆرمی کۆمەڵایەتی دروستکە بۆ ئەمەش لە یەک کاتە ڕاگەاندنی ئازادیان
ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسی ئازاد لە ڕاستیدا پێویستە لە یەک کاتە خاوەن هەڵگری سێ خەسڵەتی سەرەکی بێت ئەویش خەسڵەتێکی سیاسیە بێت ینی خاوەن کارکتەرێکی سیاسی بێت سیاسیەکی ڕۆشنبیر لە تەنیشتیدا پێویستی بوێت کە خاوەن کارکتەرێکی زۆر دیسپلین و بە ئەخلاق بێت و لە بەرامبەریشە پێویستە خاوەن ڕۆحیەتێکی تەواو شۆڕژگەڕی بێت و دەبینین بە درێژایی مێژوو بەشێکی زۆر لەو جوڵانە و سەرهەڵدانانەی کە نەیانتوانیوە بگەنە ئەو ئامانج و مەراقانی کە لە پێناویدا دروست بوون بۆ توانەوە بۆ لە ناوچوون بۆ لە ڕۆژگارێکەوە تا زەمنێک بەردەوامیان کردو دوایی پەرت و بڵاوی لێبوو چکە نەیانتوانی وەکو پێویست ئەم کارکتەرە ئەوا بکەن واتە لێ کاتە پێویستە تۆ هەڵگری سێ خەسڵەتی سەرەکی بی کە پێویستی بەوەی کە تا بکەی بە ئامانجەکەی خۆت ئامانجی کۆمەڵگەی ئێمە یان ئامانجی ڕاگەاندنی ئازادی ئێمە لە ئەساسدا مەراقکردنە بۆ ئاواکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و کورد مافی ئەوەی هەیە هەم لە ڕەهەندی ئاینیەوە تۆ سەیری دەکەیت لە ڕەهەندی مرۆیەوە سەیری دەکەیت لە ڕەهەندی یاساییەوە سەیری دەکەیت مافی ئەوەی هەیە کە وەکو نەتەوەیەک گزارش لە دەنگ و ڕنگ و حقیقەتی خۆی بکات ڕاگەاندنی ئازاد سەکۆیەکە بۆ نمایشکردنی ئەو شانۆیی کە ناوی دەنین کوردبوون و کوردبوون پێویستی بە ڕۆحیەتی کوڵستان و هێرۆکان هەیە و نا بە تیرۆرکردن و شەیدخستنی هەڤاڵ گوڵی نە بە شەیدخستنی هێرۆکان ڕاگەاندنی ئازاد نەت لاواز دەبێت نەدەوەستێت نە پاشەکشەش دەکات و لێرەدا دەخوازم ئەوە بڵێم کە خیانەتکردن لە خوێنی هێرۆ و گوڵستانەکانی ئێمە ئەوەیە کە مرۆڤ پشکاتە حقیقەتێکە بوونیە هەر کەس لەناو ئەو حقیقەتەدا کە یەکێتیەکە وەکو بوونێک حقیقەتێکی ویش لەو شوێنەیە بێگومان گەر پەیوەست بەم وتانی بەڕێزت و هەم پرسێکیش کە بەڕاستی لە ئێسادا پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە ئێمە دەزانی بە درێژایی مێژوو هاو شانی تەواوی ئەو هێز و لایەنە سیاسیانە جار شۆڕژگێڕی بووێت یا هەر هێز و لایەنێکی کۆمەڵی کە دروست بووێ بە هەر هۆکارێک هاوشانی ئەوە هەمیشە تەمان لە سەردەمی مێرنشینەکانیش بە هەماشیەوە بووە هەمیشە هێڵی خیانەت بوونیان هەبووە لە ئێساشدا هاوشانی ئەو کار و خەباتی کە ڕاگەاندنی ئازاد لە بەتایبەت لە باشووری کوردستان ئەنجامی دەدات و بەڕێوی دەبات هەمیشە هێڵی خیانەت هەبووە هەر شەیدکردنی هەردوو هەڤاڵیش بێگومان دەستی هێڵی خیانەت و خیانەتی ناوخۆی تێدا بووە دوجار باز لەوەکەن کە لە باشووری کوردستان کێ پێشڕە و سەرمەشقی ئەم هێڵە خیانەت هەیە بەڵام ئەمەش جێگای پرسیارە تۆ هێڵی خیانەت وەک لایەنی سێم ترسی ئەمان چیە لە ڕاگەیاندن و میدیای ئازاد کە بۆ هاوشێوەی کەسانی خاوەن مەبدە و ئەو کەسانی کە وڵات پارێزن بە ئامانجەگیرێن لە بە ئامانجگرتنی ڕاگەیاندنکار و ڕۆژنامە نووسانی ئازادیش دایمە بینیمان لە شەیدکردنی هەردوو هەڤاڵ کە دەستێکی گەورەی هێڵی خیانەت دەبووە بۆچی هێڵی خیانەت هاوشێوەی داگیرکەران لە ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسی ئازاد دەترسێ و لە ئێسەشدا وەکو سەرمەشقی هێڵی خیانەت لە باشووری کوردستان کە بێگومان پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە ئێسادا نەک بە قسەی ئێمە نەک بە وتەی ئێمە بە وتەی تەواوی ئەو کەسانی کە هەم لە تۆڕ مەجازەکان و هەم لەسەر شەقام دێنە گفتوگۆ باز لە ڕەوایەتیدانی پەدەکاکەن بە هێڵی خیانەت ئەمە چۆنەوە باسی ئەو ترسشم بۆ بکە ئەم هێڵە هەیەی لە ڕاگەیاندنی ئازاد البەتە کارکتەری خاین یان خیانەتکار لە ڕاستیە کارکتەرێکی ناوشیارە یعنی گەل لە ڕێگە مێژوویەکەوە باس لە پرسی خیانەت لە ناو
شناسی نەتەوەی ئەمەدا باس بکەین. ئەنکیدۆ یەکەمین خائینە کە دەردەکەوێتە ناو سەر کۆڕەپانی شانۆی خیانەتی ئەمە داخەوە. سید دەکەی ئەنکیدۆ لە ڕووی فیزیکیەوە خاوەن توانا و هێز و ئینەرژیکی زۆرە، بەڵام لە ڕووی زیهنیەوە زۆر لاوازە و دوژمن دێت لە ڕێگەی زیهنیەوە سەفەری پێدەبا و دەیکاتە کۆیلەیەکی عیارە 24 و خزمەتکاری خۆی. و لەمڕۆدا دەبینین لە تەواوی دنیادا پرسی خیانەت لە ناو ئەو کۆمەڵگە و میلەتانەدا بە شێوەیەک لە شێوەکان خۆی بەڕێخستن دەکا کە بەداخەوە وەعی نەتەوەیی وشیاری نەتەوەیی لاوازە. لەو شوێنانەدا دژمنانی ئەو نەتەوە و کۆمەڵگەیانە دەتوانن ژەهری خۆیان لە ڕێگەی کەسانی خائینەوە بچێنن و بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. و دەبینیم یەکێکی دیکە لەو بابەتانە ئەگەر لە 100 ساڵی ئایندە بیکردینە دەست لەگەڵ هەژمونی سیستەمی مۆدرنیتی سەرمایه‌داری و دروستکردنی پرۆژەی دەوڵەت نەتەوەکان لە ناوچەکەدا دەبینین لە ڕێگەی سیاسەتێکی قێزەوەنی ئەو کاتەی دەسەڵاتدارانی بەریتانیاوە مرۆڤیان هەر کۆمەڵگە و نەتەوەیەک برسی بکە هێدی دیکەیتە هێزی داردەستی خۆت و دیکەیتە ئەوەی کە دەخوازی لە ڕێگەی خائینانەوە چی لەو جوگرافیا و لەو کۆمەڵگەی دەخوازی دەتوانی بەدەستی بخەیت. دەبینین لە ئەو سیاسەتە چەپەڵیان هەم لە هیندستان هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیڕەو کردووە و ئەمڕۆ ئامورەکانی سیستەم کە دووبارە دەسەڵاتدارانی دەوڵەت نەتەوەکانن دووبارە هاتوونەتەوە بە هەمان ئامڕاست بە هەمان میکانیزم کە لە مێژوودا ئاغاکانیان تیان کرد لەمڕۆدا خۆیان کە کۆیلەی ئاغاکانیانن بە کۆیلەکانی خۆیان دەکەن. یعنی دەسەڵاتدارانی سیستەمی دەوڵەت نەتەوە لە ناوچەکەدا کۆیلەی سیستەمی سەرمایه‌دارین، کۆیلەی هەژمونی مۆدرنیتەن. لە بەرامبەریە هێڵێکی تەریبیان دروست کردووە لە خائینان لە ناو میلەتەکانە کە دەبینین یعنی هەم لە قەزیەی شۆرش و تێکۆشان و سەرهەڵدانەکانی کووردە ڕۆڵی خراپی خائینان چکارە ساتێکی دروست کردووە لە ڕاستیدا بۆ نەتەوەی کورد و هەم لە ناو نەتەوەی عەرەب و نەتەوەکانی دیکەشا دەبین کە هێڵی خیانەت چۆن هەموو ئەو تێکۆشانانەی زەربە لێداوە پرۆسی ئازادی ئەو میلەتانی دواخستویان پەکی خستووە. لە ناو نەتەوەی کوردە بەداخەوە لە دەستپێکی سیەکانەوە تا بە ئێساوی کە پێشەنگاتی هێڵی خیانەت دەکات زۆر سەریع و زۆر ڕاستگۆیانە تانی پێدابنین وەکو بەڕێزی شتان لە پرسیارەکەدا ئاماژەتان پێکرد. ئێستا مایکێک بەرە هەر کوچە و کۆڵان و شار و گوندێکی دوورە دەستی ئەم باشووری کوردستانەوە پرسیار بکە ئایا لەمڕۆدا کێ پێشەنگایەتی بۆ دوژمنانی و میلەتە دەکات، کێ بۆتە کەواسووری بەرلەشکری داگیرکەران. هەر کەس بەبێ یەک و دوو بێەوەی پێویست بە بیرکردنەوە بکە لە تەمەنە جیاوازەکان و تا سەرەوە زۆر سەریحان پێ دەڵێن کارەکتەر و ماڵواتی بارزانی. لە سیەکانەوە بەداخەوە ئەم پیشە قێزەونە کە خیانەت و خاینیە لە بەرامبەر میلەتەکەی خۆیانە بڕاوەتە باڵایەوەن. بۆ چکە تۆ کە سێری ئەو میراسە دەکەی جارێکی دیکە دەبینی کە لە ڕووی زێهنیەوە لە ڕووی معریفیەوە هەنی خاوەن خەسڵەت و کارکتەرێکی زۆر گرگنن، زۆر نەزان و جاهیلن بەڕاستی و تۆ یانی نابینی لە نایەنە کەسێک دەرکەوێت کە بەڕاستی خاوەن ڕۆحیەتێکی وشیار و خاوەن ڕۆحیەتێکی ئەخلاقی نەتەوەیی بێت. ئەوان لەمڕۆدا پێشەنگایەتی ئەو هێڵە دەکەن لە ڕاستیەوە بۆ ڕەوایەتیدان بۆ خیانەتەشیان دووبارە بینەوە سەر بابەتێکی خۆمان یەک لەشکر لە میتیای سەبەلاحی خائینی خۆیان خستۆتە گەڕ بەڕاست و چەپا لێدەدا. هەر لە ئێستادا کە من و بەڕێزێ گفتوگوی ئەم بابەتە دەکەین ینی هەر دوێنە بوو کە بەداخەوە باوکێک و دوو
کوڕی لە ڕێگەی خەلەکان دوکانە دەکرێن ئامانج ئەمانە جار منداڵەکانی 13 بۆ 15 ساڵ تەمەنیان ڕاستی بێگومان گەر پەیوەست بۆ دوایین پرسیارە بکەم باس لەوە کرد کە کۆمەڵێک یاخود لەشکرێک میدیا لە باشووری کوردستان دوای هێڵی خیانەت و ئەو چاواشەکاریانەی داگیرکرد کەوتون بەڵام لە بەرامبەرەوەدا تا چەند گرنگە میدیای ئازاد هۆشیاری هەبێ سەبارەت بەو کار و یاخود ئەو چاواشەکاریانی کە لە میدیاکانی دیکە دەکرێت لەبەرەوەی تۆ کە میدیای ئازادی ئەگەر تۆ حەقیقەتەکان نەگەیەنی بێگومان هاوڵاتیان بینەران بیسەران گۆشەکرێن بەو چاواشەکاریانە کەواتە تا چەند گرنگە میدیای ئازاد ڕۆڵی خۆی بگێڕێت و چۆن حەقیقەتی هەم هێڵی خیانەت ئاشکرا بکات و ئەم حەقیقەتەشکە تا چەند ئەم کۆمەڵە میدیایانە بەرامبەر بە گەیاندنی پەیامەکانیان ژەهرە ڕێژنە ناو خەڵکە هاوڵاتیان پێویستە ئاگادار بن و ڕۆڵی ڕاگەیاندنی ئازادیش لەم چوارچێوە گەزبار بکەین بە کوردی سوپاس. بەڵێ ئەلبەتە ئەگەر 50 ساڵی ڕابردوو بە نمونە وەربگرین یانی ڕاگەیاندن توانوێتی میکانیزمێک بێت ئەمڕازێک بێت بۆ مانەوە و بەردەوامکردنی هەموو سەرهەڵدان و تێکۆشان و شۆڕشەکان. نمونێکی زۆر سادە بە کورتی باس بکەمەکو بەڕێستان باسە کرد ڕاگەاندنی ئازاد هاوشێوەی نان و ئاو و هەوا پێویستێکی ئەو کۆمەڵگەیە ئەو نەتەوەیە نقطە سەری دەڕەما هیچ گفتوگۆیەک هەڵ ناکرێت. لە بەرامبەریدا کاریگەری ئەم میدیا ڕاگەیاندنە ئازادە بە جۆرێک بووە نەک لە ناوە حتا لە هەناوی سیستەمی دەوڵەت نەتەوە سەردەستەکانی کوردستان کە تا دوێنێ بوو بانگەشەی ئەویان دەکرد کە نەتەوەیەک و جوگرافیاک بە ناوی کوردستانەوە نییە لە 95 کە میت تیڤی دادەمەسرێت کە میت تیڤیان هێڵی تێکوشانی پەکەکە و فکر و فەلسفەی ڕێبەرا بوو کە پێشنگایەتی ڕۆحیەتی نەتەوەی کوردەکە لەمڕۆدا کە میت تیڤی دادەمەزێنن دوای مدەتێکی زەمانی چەند ساڵە هەر ئەو دەوڵەتە فاشیەی کە تورکیا لەم سەری دنیا بۆ سەری دنیا دژایەتی کورد دەکات و پێداگری لەسەرواکە کە نەنەتەوەیەک نە کوردستانەکەیە لە ناوچەکەدا بۆ خۆی تارتە شەشیدانە بە زمانی کوردی یعنی ئەوە کاریگەری میدیای ئازادە. ئێستا ئەوانەی کە لەو ڕاگەیانە دوژمن کارە و بەکرێ گرتەیە کار دەکەن دەبێت مەمنونی تێکۆشانی گەریلا بن دەبێت مەمنونی تێکۆشانی خەتی ڕاگەاندنی ئازاد بن وەگەرنە ئەوان مرۆڤگەلێکی بێقابلێتی بۆ جۆرەن کە ناتوانن بژین یعنی لەسەر کەلاکی ئەوانی دیکە ژیان دەکەن. خۆ ئەگەر ڕاگەاندنی ئازاد خۆ ئەگەر تێکۆشان بۆ ئازادی خۆ ئەگەر شۆڕژگێران لە پێناو گەیشتن بە حەقیقەتی ئەو کۆمەڵگەدا لە تێکۆشان بوەسن بوەسێنرێن کە ناوەسێنرێن و ناژوەستن خۆشیان باشە ئەوانی دی وەکو کاتی خۆی شای ئێران بە مەلا مستەفا عەڵێ یان مەلا مستەفا کە شای ئێران پشتی دێ دەکات دەڵێ کاری ئێمە تەمام شد کاری ئەوانیش تەواو دەبێت ینی دەبینین چە پارە و قوت و سەروەت و سامانێکی ئەو کۆمەڵگەی باشووری کوردستان لە ڕاگەیاندن و لە کارکتەری ساختەی لۆمپەنیزمی سەر شاشەی ڕاگەاندنی ساختە و بەکرێگرتەیە دەبینین چ دەخشان و بەخشانێک دەکەن چه فەسادێک وڵاو دەکەنەوە. یعنی تۆ لێشاوێک لە هونەرمەندی باشێ هەیە بۆ نواندن و شانە و سینەما هەموو ئەمانە پشتیان تێکراوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات لە کاژمێر 5 ئێوارەوە هەتا 1 و 2 شەو درامای بێمۆراڵی تورکی دەرخواردی و کۆمەڵگەیە دەدرێنا ڕێز و حورمەتی گەورە و بچووکیان نێشتووە لە خێزانەکان نا حورمەتی پێگەی دایک و باوک ماوە نا پەیوەندی ئاشقانی ناوبەری هاوژینەکان ماوە نا ڕۆحیەتی دراوسێتی ماوەی لاخری لە کاتێکە ڕاستە لێشاوێکی گەورە و زەبەلاحی میدیای چاواشەکاری هەیە بەڵام ئەو لێشاوە لە ڕاستیە بێمۆراڵە وەکوتم ئەگەر میدیای ڕاگەاندنی ئازاد بێتە پاڵەیەک لە ڕاستیدا ئەوان زوو گۆڕەپانەکەیان پێچۆڵ دەکرێت و چکە جەبانن لە ڕاستی لە کۆتاییدا سەری ڕێز و وەفا بۆ شەیدانی
ڕاگەیانی ئازاد و هەردوو ڕۆژنامە نووس شەهید گوڵستان تەرا و شەهیدی ڕۆباتین دانوێنی و زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ ئامادەبوونتان. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.